بەنسبە کێشەیمە ئەمە تاکو ئێستا لە گوندیمە قوتابخانەمان لە پۆلی یەکیڕە تا پۆلی 12 علمی لێ بووە. زۆر سپاس حکومەتی دەکەین تا ئێستا ئەو مەکتەبەمان هەبووە بەڕاستی منداڵەکانمان لێرە خوێندنیان تەواو کردی ڕۆشتینە بۆ کولیە. ئێستاش ئەو ساڵ مەکتەبی 7 تا 12 داخرایە. ئەمە وەکو خەڵکی گوندی و باوکی قوتابیەکان داوا لە حکومەتی هەرێمەکەین، داوا لە وەزارەت پەروەردەکەین، داوا لە پەروەردەی چۆمانەکەین کەوا قوتابخانەکەمان بۆ بجێڕیتەوە. بۆ ئەوەی چەند معاناتێکمان هەیە. یەکەم ڕێگایەکەمان سەختە لۆ تەڵەبەی کاتوی قەسرێ بکات. زستانە بەڕاستی سەختە لۆ مەترسی ژیانیان لەسرە. دووەم داخستنی قوتابخانە ئەبیتە هۆکارێک لۆ چۆلبوونی گوندی. سێەم تەئسیرات لەسەر قوتابخانەی سەرەتایی شەکات لەبەرەوەی خەڵکێک کە لێرە منداڵی هەیە لە پۆلی لە دواناوەندی بار دەکات حتمما منداڵی لە پۆلی سەرەتایی شەیە ئەو تەئسیراتی هەیە و مەکتەبەکە چۆل دەبی گوندەکە چۆل دەبی. ئەوە هۆکارەکانن. ئەمە وەکو خەڵکی گوندی چوینە پەروەردەش داواشمان لێکردینە کەوا مەکتەبەکەمان بۆ بجێڕنەوە. ئێستاش وەکو خەڵکی گوندی داوا لە حکومەتی هەرێمەکەین، لە یەکی ئیداریەکانەکەین، لە نێرنعەیەکەین، لە قایمقامی چۆمانەکەین، لە پەروەردەی چۆمانەکەین کەوا مەکتەبەکەمان بۆ بجێڕیتەوە بۆ ئەوی منداڵەکانمان لێرە بخوێنین. لە ئەوەی زستانان ڕێگای مە سەختە بەڕاستی دۆ قەسرێ.